بیرۆکەی هەما جیهانیا تایبەتی بوو. ویژیتریان رستوران هست. رستوران که گوشت و ماسل نایت فروتن همی کساد گوت بزحمت سرکوت و خلک باشور نایت وی رستورانه لیمن گوت قیدی ناکد با من نخمه هک سرکوت باشه هک سر نکف نتشتک مزنه. سیج ویژیتریان چێشتخانەیەکە کە خۆراکی ڕەسەن و ناڕەسەنی ئێرانی پێشکەش بە مشتریان دەکات لە چاپل هەنری نۆرت کارۆلاینە کە خۆی ویلایەتێکی کۆنەپارێزە و سێگۆشەکەی بەنێوبانگە ئیڕاڵی دۆرهەم و چاپل هێڵ کە بریتیە لە سێ زانکۆی سەرەکی و بە شوێنی پێشکەوت و زۆر خوێندەوار دەناسرێت. جا بۆیە زۆر لە جوون بوو بۆ هەما و کوڕەکەی ڕامین ڕستورانێک لەوێ بکەنەوە. خەڵک دەبێژێن تو دبێژی ئەمیل ماڵە دایکا خۆ کوتێنە وێرێ. کەش و هەوایەکی خێزانی لە ناو لە دەرەوەی ئاشپەسخانە. کوڕێ من حەز لە گوشتی ناکەت لێ گەلە کەیفە بڤیجیتت. ئەس بخوا حەش گۆشتی دکەم لێ کەیفام گەلک وێ ڕستورانە تێتن. من گوڵە دەبێت هەموو گەلک یادەسەر لە ئاشپەسخانە و ئەڤەژی بۆ مە دیار بێ ڕاستە. وێجا دەمە دەبێت خۆشێکی بخۆ چێکەین تێنە وێرێ. ئەڤە جایەکە تایبەتە بۆ مە. خۆی خۆراکی ئیرانیەکان زۆربەی خۆرشی جۆرا زۆر بە گۆشت ساز دەکرێن دەگەڵ برنج دەیخۆن و بژاری خۆرشی بێگۆشت نییە. ئەمە لایەنی ناسونەتی ئەم ڕستورانەی ئێرانیەیە. ئەڤە چەند ساڵ ئەس گوشتی ناخۆم بۆ من زەحمەت نەبوو کو دەستورە خواردنێ بگۆڕم. ئەم فاسۆلیە پتاتە و کەسکاتی لێشینە گوشتی بۆ ئافکا قورمە سەبزی بکارتینین. ئەم ئافکا باجان ڕەشکا چێتکەین گەلک پروتینی بکارتینین. ئافکا بسنجون یا گیزاشی چێتکەین. هەمی کەس حەز لێ دکەن. هەمی کەس ئەناوێ فارسی زانن. ئەڤە تشتێکە گەلک خۆشە. و ئەم بۆچوونە لە جۆری ڕازاندنەوەی ڕستورانەکە بەدی دەکرێت. ئەڤە هەمی کارێ زاروکن من بوو مەبخۆ تشتێکی وەسان نەکریە. هەمی وانیا کری. کەس باوەڕ ناکرد کە وا دبێژم لێ ئەڤە ڕاستیە. خوشکا من گەلە حەش دکرد وێرێ وەسابت بزاڤە مە هەردووە بوو یا خوشکا من و یا من. نزیک بە تەواوی کەلوپەلی خۆراکەکان لە بازارە خۆجەیەکان دەکڕن. هەندیش مە بێت ئەم کەسکاتی دەڤەرەوێت خورست کڕین هەرچەندە بزەحمەتەش بەرکو هەمی دەمێ ساڵی نینە لێ هەندیش مە بێت ئەمی دێ دەڤەرەوێت خورست کڕین. مشتریەکانیش خەڵکی خۆجەین و مەرجنیە ئێرانی بن. ئەشێن بێژم کۆنەکە 98 سادەیش بکڕێتمە ئەمریکینە کۆبارە بتر گۆشتیشی دخۆن لێ ئەو تێن و خارنامە جەڕبین و کەیفەمان پێتێت. گەلک ژن زۆری لە سەڵامت خۆ دەکەدا بنەوێرێ. ژنشان برسن دێ چ خۆن دێ بێژن ما دێ چ خۆین نە گۆشتە نە مریشکە و نە ماسیە. دبێژن وە چ هەیە گێزەر کەرەفز هینجە چێتکەن. هەماوارنی بجەڕبینن دەمێ خارنامەت خۆن بۆوان دیار دەبێت کو چەند خۆشە و چەند بۆوان باشە. تا قەلەو ناکەت هەکە توتخەمە کولسترۆلی هەکە تە نەخۆشە شەکرە هەیە ئەف خارنە بۆتە باشە. خەڵکش هەمی عەردا تێن و دبێژنەمە کول باژێر دیشی ڕستورانەوەکەیت. هەکە ئەس گەنجتر بۆم داوەکەم وێجا ئەس بێژمە کوڕی خۆ وە بکەت. خۆراکی ڕەسەنی ئێرانی و خۆراشی بێگۆشت دروست دەکرێن و خۆراشی ڕەسەنی ئێرانی نین هەروەها بە هاوکاری دایک و کوڕک دەتوانن لەوانەیە بڕێو بە خۆراشی ئێرانی لە سەرانسەری وڵات بدەن. ئەم راپۆرتە لە دەنجی ئەمریکا ئامادە کرابوو.